ئەزیزان منداڵ ئەو شتە دووبارە کاتەوە کە لە دەوروبەرەکەی ئەبینێ. کاتێک پەروەردەی منداڵ دەکرێت بە شێوازێکی دروست ئەوە زۆر شت هەیە نایکە زۆر ئاکاری جوان هەیە ئەیگرێتە بەر بۆ ئەوەی کە دوور بێ یان خراپ بێت یان ناتەندروست بێ. بەنمونە بابەتە ژینگەیەکان زۆر گرنگە کە منداڵ هەر لە منداڵیەوە فێری ببێ بۆی کە ژینگەی پیس نەکات بۆی کە پارێزگاری لە ژینگەکەی بکات و بە ئەرک و بەرپرسیارەتی خۆی بزانێ. یان ڕەنگە لە وڵاتانێک کە پێشکەوتن زۆر گرنگی بە بابەتان درراوێ، بەڵام لە هەرێمی کوردستاندا بۆ پێی کە ئێمە بەگشتی لە ناو گەورەکانی شاپ هۆشاری ژینگەیمان نییە، ئەممان گواستۆتەوە بۆ نەوەکانیش کە ئەوانیش ئەوە دووباراکەنەوە کە لە ژینگەی دەوروبەر ئەیبێنن و بێگومان بۆ پێی کە ڕۆڵی ئافرەت لە کۆمەلگا زۆر گرنگە، زۆر جێخۆیەتی و زۆر بەرکەوتەشی هەیە لەگەڵ منداڵە، هەر لە منداڵی منداڵ و هەتا قۆناغەکانی تری ژیانێ دایک زیاتر لەگەڵ منداڵایە و ئەرکی پەروەردەی منداڵیش زۆربەی لە ئەستۆی دایکایە بۆ پێی کە کاتێکی زیاتر لەسەرە بە بێگومان بەشێکیش لە پەروەردە ژینگەیەکەیە بۆ پێی کە کاریگەری لەسەر ژیانی تاک بە تاکی گیانلەبەرەکان هەیە تاند ئاژەڵەکان هەیەیانی ئەمە وا دەکات کە ئێمە بابەتە ژینگەیەکان زۆر بە وشیاریەوە لێ بڕوانین و گرنگی پێ بدەین و باس لە ڕۆڵی ئافرەت بکەین بۆی کە چۆن پەروەردەی ژینگەی بڵاو دەکاتەوە یان هوشاری ژینگەی بۆ دەوروبەر دەگوازێتەوە. باسێن بابەتە دەکەین بە میوانداری خات و دنیا ئارام چالاکوانی ژینگەی کە لەم جەورە لەگەڵمانە. خات و دنیا بەخێر بەخوا. عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. خۆم بە خۆشحاڵ ئەزانم لە کەناڵێکی ئاڵتون ئاسایی وەکو پەیامەوە بتوانین مژارێکی تر پێشکەش بە کۆمەڵگاکەمان کەین، ئەویش بابەتی بەداخەوە کە ئەم دێراڵم دەستەخستنە سەر برینەکانی ژینگەکەمانە کە بەڕاستی توانی لە ئێستا بڵین هەرێمی کوردستان ژینگەکەی تووشی کانسەر بووە، تووشی شەرپەنجە بووە و ئێمەی گەنجین، ئێمەی مناڵین، ئێمەی بەتەمەنین ئەتوانین ببین بە دکتۆر و بە ساڕشکەری ژینگەکەمان. باش بۆ بە تایبەت ئافرەت ڕۆڵی گرنگی هەیە لە پەروەردەی ژینگەی یان دەکرێت بڵین ئەو ڕۆڵی جیاوازە لە تاکانی تری کۆمەلگا؟ بەڕاستی ئەگەر جەخت بخینەوە سەرەوە کە ئافرەت نیوەی کۆمەڵگایە ئەمەمان زۆر بەرگوێیەکەوە، بەڵام چۆن ئەمە بکەین بە کردار و چۆن ئافرەت خۆی بسەلمێنە لەناو کۆمەڵگاکەیە ئەمەش گرینگە. ئێمە جەخت لەسەر ئەوە ئەەکەینەوانەیە کە ئافرەت بوون کە تۆی پیاوی، تۆی هاوسەری، تۆی برای، تۆی مامی، تۆی خاڵی ئەتوانی پاڵپشتێک بی بۆ ئەو ئافرەتە. کاتێک کە تۆبی بە هاوسەری ئەم ئافرەتە نابێ هیواکانی لە ناوبەری، نابێ ئەو توانایانی کە لەو ئافرەتەیە هەیە لە ناوی بەریت و ئەبێ پاڵپشتێک بی بۆی. ئەمەیەکێکە لەو پۆینتانی کەوا لەو ئافرەتە ئەکا زیاتر خزمەت بە ژینگەکەی بگەێنێت و بە چواردەوری خۆی بگەێنێت ئەگەر زۆر دوور نەڕوات. چکە بەڕاستی زۆر بەداخەوە ئێستا دیقەتی ئەوەیەن کە هەنێک لە خێزانەکان ئەگەر بۆ شتێکی باشەش بێ ناهێڵن ئافرەتەکانیان دەرکەوێت بە ناوی عیبە. ئەم عیبێ زۆر ئافرەتانی ئێمەی لە ناو بردووە، زۆر هیواکانیانی کوشتووە. لەبەر ئەوە کە تۆ کاتێکە خۆت ئەکی بە خاوەنی ئەو ئافرەتە ئەبێ لە هەموو ڕۆیەکەوە پاڵپشتی بیت بۆی ئەو ئافرەتەش بتوانێت ببێتە هۆی شانازی بۆت، نەوەکو بڵێ عیبە سرم شۆڕەکە یاخۆت یەک شتی ترکە. ئێمە زۆر بەدی ئەەکەین ئەو کاتەی سەرەتا ساقی ئافرەتمان لە هەرێمی کوردستانە بۆ زیاب بوو زۆر تالیق و ئەبوو بە تەنس یاخۆت هەنێ تالیقان لە ئافرەتەکە ئەیان مخۆم گوێبیستی ئەو قسەیە بووم کاتێکە ئاڵێن ئەرێ تخوا حاجەشتن باشن نەبوو هاتی ساقی بکەی بەداخەوەیانی ئەم هەنێک ئەم دێڕانە هەیە ئافرەت وا لێ کە بچێتەوە ژوورەکەی خۆی و دانیشێتەوانێ. لەبەر ئەوە پێویستە دایک و باوک و برا و کەس و کارەکان و بەتایبەت هاوسەران کە ئەبن بە نیوەیەک و هەرو توانە بۆ یەکەمێنەوانێ پاڵپشتی تەواوەتی یەک بن بۆی بتوانن بێکەوە خزمەت بە کۆمەڵگاکە بکەن. باشە لە بابەتی ژینگەیەکە ئەرکی ئافرەت چۆنە؟ لە بابەتی ژینگەیەکە ئەمە ئافرەت ئەمە خۆمان ئافرەتین، دایکین، خوشکین و لە پێش هەموو شتێکی شەوانێ بۆ خودی خۆمان چۆن بتوانین خزمەت بکەین تاوەکو بتوان چواردەورەکەشم خوڵقی ئەو بابەتەی کەم یاخود بانگێشتیان کەم بۆ ژینگەکەم کە خزمەتی بکەن. لەلایەنی ئەوەی کە زۆر ئەمەیە جەختی لەسەرکەمە و دایکایەتیە، چونکە تۆ کاتێککە باسی ژینگاکەی پێویستە لە ئێستا بەڕاستی پێویستمان بەوەیە کە لە سەرەتاوە جیلێک پەروەردە بکەینەوە کە خزمەت بە ژینگەکەمان بگەێنێت و فێری ئەوەی بکەین هۆشیاری ئەوەی هەبێ کە وەکو چاوەکانی خۆی ژینگەکەی خۆی بپارێزە لە ماڵەکەی خۆیەوە بێت تاوەکو قوتابخانەکەی و چواردەوری و هەموو جیهانیش هەموو زەوی بگرێتەوە. نەڵێ ئەمە وڵاتی منە، ئەمە وڵاتێکی بێگانەمە با خزمەت بە ژینگەکەی نەگەێنم. نا تۆ هەموو یەک درەخت بێ بۆ تۆ هەموو ماڵ و سامانێکە.
و لەلانی ئەوەی کە لە ماڵکی خۆتەوانێ من کاتێک لە خۆمەوە دەست پێەکەم کاتێک ئەتەوێ ببی بە ژینگە دۆست کە چاوم هەڵێنە ماڵی ئێمە هەموو ئینجانی گوڵ بوو دایکم زۆری ئینجانەکانی خۆشەویست ئەمە وازم پامەکەم ڕوونە لەم پۆیتە مناڵ ئەبێ لە ژینگەی کە پەروەردە بکرێ کە بتوانێت هۆشیاریەکی هەبێت کە چوە دەروانە شەرم نەکە دەبێت پلاستیکە لەسەر زەوێکە هەڵگرێت و بیخاتە سەلەی خۆڵەکەەوە چکە لە ماڵەوە فێرکراوە چکە بینوێتی گەورەکانی ژینگەکی خۆشەوێ شت فڕەناتە سەرزەوی نەمامێ ناشکێنێتەوانێ ئەجا بگات بەوەی کە کاتێکە بە عملی دەست بێکە واتە خۆم ئێستا نزیکی وا بۆ 10 ساڵە لە بواری ژینگەکەمە ئیشەکەم و خزمەتی پێگەن مەگە تەنانەت بە ئاودانی نەمامێکیش بۆ بێ سپاس گوزارم کاتێککە چوومە ڕێکخراوێکەوەوان ئەمێجە لەسەرکەمە کە خۆبەخش بووین ڕێکخراوی ژینگە دۆستی سوێدی کە هەموو ئەندامەکانی بۆ مقابلی پارە ناهاتن بۆ مقابلی ئەوە نهاتن دوو ڕسم بگرن و لە ئەکاونتی فێسبوکەکەی خۆی بڵاوی بکاتەوانێ یاخود دیانەتەکەی تێکەڵی ڕێکخراوەکە بکات و خوانەخواسە بیکا بەڕیانە ئاهاتین دەستمان قڵشە لە دەستمانەکە دۆ خاک و خۆڵە و نەمامێکمانە چاند و گرنگترین شت ئەوە بوو کاتێک کە داخڵی ئەو ڕێکخراوە بووم یەکێ لە لیدەرە سەرێکیەکانی خاتونێک بوو و لەگەڵی شا دکتۆر بوو لێرە ڕێز سڵاوم بۆ هەیە دکتۆرە ئاوانیان کە بەڕاستی وای لێ کردم کە بۆی دەرخستم ئەگەر تۆ ئافرەت بی ئەگەر تۆ حیجاب بیت ئەگەر تۆ هاوسەردار بی ڕێگری لەوە ناکە کە تۆ خزمەت بە ژینگەکەت بگەین و پامەکانە بە جوانی بگەێنیت باشە خاتو دنیا بۆ ئەوەی کە پارێزگاری لە شتێک بکەی پێویستە گرنگی و ئەهمیەتی ئەو شتێک لا هەبێت دایکان پێویستە چۆن بابەتی ژینگە بۆ منداڵەکانیان ڕوونکەنەوە و بە شتێکی گرنگ لە ژیانی ئەواندا بیدەن لە قەڵام بێکومان کاتێک کە تۆ مناڵ پەروەردەکەی یەکەم جار بیر لەوەی ناکەی تاوانێت ئەچێتە ناو کۆمەڵگایەکی گەورەوانێ و چەندان کەس و چەندان بیرروبۆچوونی جیاواز تەعامل لەگەڵ ئەم مناڵایەکەن تۆ سەرەتا کە مناڵە لە دایک کە بە بیر لەواکەی تۆ چۆن کەوێتە سەر پێ چۆن کەوێتە چۆن گاڵگۆڵکێ بکە سکینێشێ ئەم شتە سەرەتاییانە بەرەبەرە ئەکەویتە پەروەردەکردنی لەوەی کە فێری زمانێکی باش بێ و کولتوری خۆی بپارێزێ و هەرێمی کوردستانیش بەداخۆ کە ئێستا ژینگەیەکی تا ئەو تۆ باش و بەرەو پێش نەچوونی و هۆشیارێکی وا لە ناو کۆمەلگاکەمانانە پێویستە دایکانی ئێستا بە تایبەتی ئێستا گرنگی من بەوەی کە بۆن منە وەکو خاتونە پێشتر باسیشمان کرد تەرکیزمان لەسەرەوە بێ مناڵ ئاوێنەیە واتە لاسایی تۆ ئەکاتەوانێ هەرچی ئەتوارێ بکەی کاتێکە من پلاستیکێکم فڕەیە کاتێ من ناو ماڵەکەم بە پاکوخایانی ڕانەکرد مناڵەکەش وا لەسەرەوە ڕایەت واسەکەم شتە ڕۆتینە مەشتە ئاساییە ئەچ لە دەری شۆ دووبارەیە کاتەوانێ کاتێکە مامۆستایەک نەسیحەتێکڵە نا دایکم وای نەکردووە دیارە گەورەکانی من ڕاستەکەن کەواتە هەم خوێندنگە هەم دایک هەم باوەک هەم خوشکی گەورە بچووک هەر شتێک لەو بابەتانە پێویستە ئەو هۆشیاری هەبێ بە عملی شتەکەی لە بەردەما بکات من ژینگە زۆر بابەتەگرێت ئێستاگەر باسی بکەین لاانە 4 ساعت زیاتر بخانێت بەڵام چەند شتێکێکی گرنگ باسەکەین ئیشاڵە لەسەر چەند پۆیتێکیشی درێژی پێین بۆ نمونە بابەتی پلاستیک ئێمە بۆ پێمان عیبە کە خوێندکارێکی جامیعام یاخود ئافرەتێکی بەتەمەنم ئەچم بۆ بازار بوتڵێکی ئاو هەڵبگرم ئەڵم عیبەیە بۆچی عیبەیە بەڵام کاتێکە گەنجەکانمان ئەچن بۆ قاعە پێی کێشە نییە پێشی شانازی ئەڵێ بتڵێکی ئاوم بردو لەگەڵ خۆمە بەڵام دەبێکی پلاستیک بەم ڕۆژگارە فڕێتە سەر زەوی کەم ینی کەسیش خەم لەوە ناخواکە 5,000 ساڵێ بۆ شیبوونەوە لەو خاکەدا هەمومان بێ ئاگەن بەڵام دەبەکە چەندین جار بەکارێتەوە تۆ توانین بۆ هەر شوێنێ بێ ئاوی تێ بکەیت و دوور بێ ژینگە دوور بێ لەو زیانانە بێگومان هەم مادیەن بۆ تەگەڕێتەوانێ هەم بۆ ژینگەکەش پارێزگاری کردووە هەم لەلایەنی دینەکەشەوە تۆ خێرەکە کردووە ڕاستە کەواتە مادەی پلاستیکیش ئەمە لایەنێکی ترا ئەی زەرفی خام بابەتی زەرفی خامیش بۆ منە چم بۆ بازار چەند جۆرێک میوە هێنمەوانێ گۆشتێنمەوە لانی لەوانەیە لە بازارکردنی کە 6 بۆ 7 زەرفی نایلۆن بەکاربێنم ئەی لە جاتێمە بۆ زەرفێکی خام بەکارنێنم بۆ پێی بڵم عیبە هەم شتێکی جوانە هەم بەدەستیشمەوە کێشی کەمترە و تۆ خزمەتێکی شە بە ژینگەکەت کردووە لەلایەنێکی تری شەوانێ بۆ نمونە هەر ماڵێک با 6-5 سیاری نەبێ براگەورەکەی پێ عیبە سیارەکەی باوکی بەکاربێنی یاخود بە پێچەوانەوانێ بە لە جاتی ئەوە پاس بەکاربێنی کە ڕێژێکی زۆر لە سەرنشینان هەڵەگرێت و دوانۆکسیدێکی کاربۆنی کەمتری ژەکاتە ژینگەوە یاخود پاسکیل سواری بۆ پێمان عیبێ پاسکیل لێ بخڕی بۆ بەشداری لە هاکینەکانە نەکەین لە شاخەوانی و لە پاسکیل سواریەکانە نەکەین هەم چالاکیەکە هەم لە ساقێکیش بۆ خۆمان بەرپاکەین و ئێمە کاتێکە جەخت دەخینە
لەسەر ژینگە واستەکەین ژینگە تەنها ئەوەی کە پلاسیک نەخەمە سەر زەویەکە واستەکەم تەنها ئەوەیە کە دەبێت پلاسیکەکەم نەخەمەنەوە بەحری دوکانەوە نا ئەمە هەر ئەوەنە نییە ژینگە لایەنێکی زۆر گرنگی ئەوەیە کە ئاژەڵانیش بەشێکە لە ژینگەکەمان هەر زۆر دوور نەڕۆین چۆلەکە و باڵندەکان و پشیلەکان میوانی هەموو ماڵێکن و پێویستە گرنگی بدرێ بەوە کە بەخوا هیچ لە ئێمە کەم نابێتەوە ئەگەر قاپێ پەرداغی شیر بۆ ئەو پشیلێ دابنی یاخۆت تۆزێک گەنم ڕۆکین بۆ چۆلەکەکان ئەمە خزمەتێک کردو بە ژینگەکەت و هەروەها پارێزگاری و کردو لەو ئاژەڵانت و لەلایەنی دینیەتێکە شەوانێت و خێرەکە کردو بۆ خۆت و ئیشەڵا لە لای خۆ حسابە زۆر باشیانی پێت وایە ئێستا ئافرەتان لە هەرێمی کوردستاندا بە گشتیمە باسەکەین لە شارە جیاوازەکاندا ئەو هۆشیاری ژینگە گرنگیان هەیەیان ئەو تاوکو ئاستی پێویست نیە تا ئێستا بەڵێ لەخوا بەزیابە لە پێشووتر ئەبێ بڵین باشترە چکە ئەوەی کە ئێستا تەکنۆلۆژیا بڵاو بۆتەوە خەڵک بەرچاوڕوونێکی زۆر باشی هەیە لە هەندێکە لە هەرێمی کوردستان ینی گۆی زەوی بۆ بە هێلکەیەک و هەمومان ئەیبینین ئەسوڕێتەوەکو سێرکڵێک ئەم هۆشیاریە بڵاو بۆ توانێت چەندان کاری جوانەکریان ڕیسایکلی ناکرێت بە دەبەی پلاستیک خۆشمانەزانی ئافرەتان حەزمان لە ئیشی دەستی و چالاکیشتە ئەمشتانێکی ترە کە تۆ ئەتوانی پارێزگاری بکەیت لە ژینگەکەت بە کۆکنەوەی ئەو پلاستیکانی کە لە ماڵەکە تا هەتا و بکەیتەوە بە ئیشێکی جوانی دەستی لە ماڵەکەی خۆتە دەبنیتەوە ئەمەش یەکێک لایەنێکترە لە هۆشیاریەکان وەگەر منداڵیش بەشداری پێ بکرێت بگومان ئەمەش بەشێکە لە پەروەردە ژینگەکە ئەکرێتەوە سەر لایەنی قوتابخانەکان چکە دایک و خێزان بەتەنیا ناتوانم کارەکە چکە ئەتوانین بڵێن لە 24 کاتژمێر 6 بۆ 7 کاتژمێر زیاتریش مناڵەکان لە خوێندنگەن و لەبێش پێویستە هۆشیاری بدرێتەوە کار و چالاکیان پێ بکرێت لەگەڵ هاوڕەکانیانە ئەمە ژوای لێ ئەکات کە ئەم مناڵە نەمامێک بچێندرێت لە دڵیا و چەکوشکاریە بکرێت کە بتوانێت مناڵێکی ژینگە دۆستی بۆ دەربچێت باشە خەت و دنیا لەوانەیە پەروەردەی ژینگەی تەنها لای خێزان و ماڵەوە گرنگی پێنەدرێت لە هەندێک وڵاتدا لە پەروەردەی قوتابخانەکانیشدا گرنگی پێدرێت و لەوانەیە بەشێک بێت لە پرۆگرامی خوێندنەکە گرنگ نییە کە لە هەرێمی کوردستانیشدا هەوڵ بدرێت کە لە قوتابخانەکاندا پرۆگرامێکی خوێندن تایبەت بە ژینگەدا بنرێت بەڵێ بە خۆشحاڵیەوانێ زۆر لەسەر خەیاڵی وازم 3 ساڵەمەوە پێش بوو لە کەناڵێکی وەکو ئێوەی ئازیز و خۆشەویستە تەوەرێکمان خستە باس کە بابەتی بەنامیلکەکردنی ژینگەیە پامی ژینگەیە لە قوتابخانەکانە کە بەداخەم زۆر کاری لەسەر نەکراوە بەڵام هەوڵێکی زۆر جوانە چکەوە ئەکات مناڵ بۆ منە لە هەفتەیەکە 2-3 جار هەر هیچ نەبێ بیرەوەی بکێتەوە کە ژینگەکەی بپارێزێت ئەمە تو ئەو مناڵە بەرەوە فێر ئەەکەی کە ڕۆتینی بۆ ژیانی خۆی دابنێ ئەگەر تەنانەت بەس تەنها کەمکردنەوەی بتڵی پلاستیکیش بێ زۆرە بۆ یەک کەس لە هەرێمی کوردستانە و بێگومان جەختی ئەوە کراوەتەوە لەسەری و مامەساکانیش لەخوا بەسەر ئێستا مامەسای هونەر و هەندێک لە مامەساکانی تریش بەوێ نەشبێ کە وای لێک ئەڵێ ڕسمی سروشتێکم بۆ پێشە وای لێ کە بزانێک خەیاڵی ئەم مناڵە چۆنە چۆن حەزەکە سروشتەکەی چۆن بێ کەش و هەواکەی چۆن بێ ئەمە شەربیرخستنەوەیەکی باشە بۆ مناڵەکان و هیوادارم ئەمە بێگومان لەلایەنی قوتابخانە و مامەساکان و فێرکارەکانەوە پێویستە ئەمە جەختی لەسەر بکرێتەوانی و زیاتر هەوڵی لەگەڵا بدرێت. هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بە تەمەن و قۆناغە جیاوازەکانەوە ئێستا تۆڕ کۆمەڵاتیەکان بەکارێن تەکنەلۆژیا بەکارهێن جاتر لە مناڵێک و بیگرە هەتا گەورەترین ئاست تا چنێک سۆشیال میدیا بەگشتی ڕۆڵی ئەرێنی و نەرێنی بینیوە ینی هەندێک جار هەندێک بابەتی ژینگەی بڵاوکرێتەوە خۆدوت ئەمە سوودی هەیە یعنی هەندێک زانیاریمان بێدا بەڵام لەلایەکی ترەوە ئەبینین کەسێکا چێ ئاژەڵ ڕاوەکە کەسێکا چێ لەما ینی بیستمان بەتەمەندترین دار بڕایەوە لەلایەن کەسێکەوە بەداخەوە ینی من ڕەنگە بۆ خۆگەرمکردنەوە شتێکی هەر هۆکارێک بێ بەڵام ینی زین کارێکی نادروستە ئەم شتانەی کە ئەبینی لە سۆشیال میدیا گەنجێک دەبێت فڕەیە ئەمانە تا چەندێک کاریگەری هێلەوەی کە ئەم هۆشیاریە بەرەبەردا بەزێنێتەوە. بێگومان بابەتی سۆشیال میدیا بابەتێکی زۆر گرنگە چکە ئێستا ئەیبینی بە مناڵێکی بچکۆلانە لە ناو بێشکەیە تاوەکو بە تەمەنەکەمان موبایلێکان تابلێتێکی بەدەستەوە ئەگەڕێت ئیتر بە فیدباکی باش بێ یاخود خراپ ئەم شتی بەرچاوەکەی جا بە تایبەتی مناڵ ئێستا زۆرینی مناڵەکانمان کە لە قوتابخانەکان ئەگە سیستمێکی ئینگلیزیش نەبێ ئینگلیزیەکان فولە بۆچی چکە لە یوتیوبە ئەگەڕێت چکە یەک دنیا ڤڵۆگەرە بینە بە ئینگلیزی قساکە کاتەمە فیدباکێکی باشە بۆی ئەم مناڵە فێری ئینگلیزی بێت. ئەیچی لە بابەتی ژینگەیە
کاتێک کە تۆ پێویستە دایک و باوکن سێری ئەوە بکەن کە ئەم تایبلەتی ئەم مناڵە چی تایە ئەم چی بەکارێن و سێری چی ئەکا بە دوای ڕیسێرچی چی کردووە گرنگی ئەیتەوە بەوەی کە بۆ نمونە ڤڵۆگەرێکێت ژینگەکە پیسەکە یا خودت پاکێ کاتوانێ بێگومانە مەش کاریگەری هەیە لەسەر دەرونی ئەم مناڵە و ئەبێ بە چاولێکەری ئەڵە ئەها سێرکە ئەم کەسە ناودارە ئەها چەند لایکی بۆ هاتووە ئەها چەند فۆلۆوەرسی باتوە ئێگەر ئیشەکەی خراپ بێت کاتە ئەم مناڵە لەسەر ڕێچکێکی خراپ پەروەردەکرێ ئەگەر سێری چەندها ڤیدیۆی باشکە کە خزمەت بە ژینگەکە گەێنێ کاتێکە ڕیسایکلی نەکرێتەوە تەنانە لە جلوبەرگەکانیشمانەکە بە پێ ڕەنگەکان جیا ئەکرێتەوانە و دووبارە ئەکرێتەوە بەجل ئەمانش فیدباکێکی باشن کاڵە من بیر لەوە بکەمەوە پێویست ناکە لەسەر مۆدێلات بڕۆم پێویست ناکە من هەر ڕۆژ و جل و مۆدێلێکم لە بەرابێ ئەچم جلێکی دەستی دووەکڕم بە جوانی خاوێن یەکەمەوە دووبارە لە بەریەکەمەوانێ ئەمەش خزمەتێکە بە ژینگەکە کەواتە ئەم شتانی کە بەدی ئەکەین ئەگەر لە هەرێمی کوردستانەوە چوارچێوەی خۆمان ئەو کەسانی چواردەوری خۆشمانە نەیبینین بێگومان لە ئینتەرنێت و سۆشیال میدیا ئەمە کار ئاسانیەکی باشە بۆ بە چاوڕوونیەک کە خزمەت بە ژینگەکەت بگەێنی یاخودنا بەڵام گرینگە کە پێویستە مناڵ یاخود هەر تەمەنێک بێت سێری چی ئەکاتچکە عادەتی سۆشیال میدیاکان وایە بە دوای هەرچێکا بەڕی زیاترە بۆێنێ ڕایکێشە و زنجیرەیەک وایە و تەسبیحێک وایە و پێویستە گرنگی بەوە بدرێکە من سێری چی ئەەکەم و گرنگی ئەم بەچی بۆی زیاتر ڕایکێشەتم تەرکیزم لەسەر بێت و بە عملی خۆم لە ژانی ئاسایی خۆمان کاری لەسەر کەمە باشە خات و دنیا لەوانەیە هەمیشەوت بێتمان کە داهێنانەکان ئاسانکاریان بۆ ئەمێ مرۆڤ کردووە بەڵام لەوانەیە لە زۆر ڕۆوە چ لە ڕووی تەندروستیەوە یاخود لە ڕووی ژینگەوە هەندێک داهێنان چ قاپی سەفەری بێت یاخود زەرفی پلاستیکی بێت یاخود هەندێک بابەتی دیکە بێت زیانمان لێ بدات و بابەتی ریسایکلینیشمان هەیە تا چۆنێک لە هەرێمی کوردستان گرنگی دراوە بابەتی ریسایکلینەکان بۆ ئەوەی زیانەکان کەم بکرێتەوە و دووبارە سوود لەم بابەتە ببیندرێتەوە یاخود هیچ بەرەو پێشچوونێکی نوێ هەیە لەم بابەتەیە پرسیارەکە زۆر جوان بوو منیش ئەکەم بە چرکە گوڵ و پێشکەشیەوەی ئازیز یەکەمەوانێ من ناتوانم بڵم باشە ئەم بابەتە یاخود مەتحی بابەتەکە بکەم و یان شتی پێوەنم چونکە لە ڕاستیە بابەتی ڕیساکلین بەڵێ گرنگی پێدراوە ئەمە ڕاستیەکە و حاشا هەڵمەگرا و کارگێکی ریساکلینمان هەیە بۆ دەبەی پلاستیک نەوەکو بوتڵی گازیەکان بەڵام بەداخەوەکو بەدی ئەەکەین تانجەڕۆ بۆ بە سەلەیەکی خۆڵی گەورە و چین خۆڵە درێتەوە بەسەر ئەو پلاستیکانەیە 5,000 ساڵ بۆ یەک دەبەی پلاستیک جاوەرە ئەو هەموو خاشاکە خرێتەوە سەر و ژینگەیەکی پیس و دوانەکسیدێکی کاربۆنی زۆر هۆی ژێر پەنجە بۆ کەسانی کە لەوێ ڕێژی کانسەوەرە لە ساڵی نەوتەکان و یاخود دواتریش سێکە بزانە ڕێژی کانسەر و ژێرپەنجە چەند بەرز بۆتەوانێ لە چاو ئێستا بۆچی هەمووی ئەم دەبێ پلاستیکانەیە هەموو ئەم ماواتە حافیزە و بوتڵانەیە کە کەس گرنگی پێ نایە نەیخات هات پێمان زۆرە هەڵی بگنینەوە لە ئارزەکەی بخینە سەلەی خۆڵێکەوانێ پێمان عیبێڵین بۆ خۆما بنوشتێنینەوە بۆ بە پیاوێکی بەتەمەن بێ کە ئیشی کارگوزاری پاکردنەوەی بە ئەو هەڵی بگرێتەوانێ ئەمە خۆی لە خۆیان ئەمە عیبەیە کە تۆ بێت زۆر بێ ئەو پیاوە بەتەمەنە پشتی بچەمەنێتەوە بۆ پاژماوەی تۆ و بابەتی ڕیساکلینیش ئەگەر بێمەوە سەر بابەتەکە من ئەگەڕێمەوە سەر یەکەم پۆینت کە باسم کرد کە هەرێمی کوردستان بەڕاستی تووشی شێرپەنجە بووە و بێ ئاگاشین بەڕاستی کەس نییە خەمی لێ بخوا بەوە نابێ بۆ نمونە تۆ بەردەمی ماڵەکەی خۆت پاکەنەوانە یاخود حاویەکەت پاکەنەوە بیبەنە دوور لە شارەکان و دوور لە نیشتە جێبوونەکان نا ئەمە زۆر خەڵەتە چونکە تۆ ئەو کەش و هەوای ئەگەڕێتەوە بۆت ئەو دوانەکسیدی کاربۆنە ئەگەڕێتەوە بۆت تەنانەت سەوای لە هاتووە لە هەنە ناوچەیە تەنانە ئاژەڵەکانیش ناتوان تیا بژین ئەو نەکەش و هەواکەی ناپێویستە بۆ ژیانکردن لەبەر ئەوە ڕیسایکلین خاڵێکی زۆر گرنگە و لە هەرێمی کوردستانیشە زۆر گرنگێکی وای پێ نەدراوە بەڵام بە خۆشحاڵی و یەک کارکی ڕیسایکلینمان هەیە و چەند کارمەندێکیشی هەیە کە یەنە بەردەمی ماڵەکەت و لێت وەرەگرن و بە کیلۆ ئەچە ڕیسایکلینیەکەنەوەنە زۆر باشە خات و دنیا بابەتی هوشیاری ئەزانین کە لە هەنگاوەکان ناوەسێ ئێستا بابەتی زۆر جیاواز هاتۆتە ناو بوارە ژینگەکەەوە بنمونە پاشماوەی ئەلکترۆنیە پاشماوەی جلوبەرگیان ئەو سەرمایه‌داریە کە ئێستا شتێکی زۆر بەرهەمیەت و بەکاربەرێکی زۆر هەیە بەڵام دوجار هەموو ئەمە بەسەرچێتەوە ژینگەوە تا چەندێک گرنگە کە ئێمە هوشیاریمان هەبێت سەبارەت بەمانە و هەر یەکێکمان لەیان خۆمان و گۆڕانکاری بکەین یعنی پێمانوانە بێ بە کەس ناتوانێت شتێکی گەورە بکات ڕاستە بە پرسیارەکەی جەنابتە بابەتێکم بیرکەوتەوانێ و حەزی شەکەم پێش ئەو بابەتە ئێوە بکەم بە دەنگی گەل پرسیارەکەتان بە پرسیارێک وەڵامە دەمەوانێ
کاتێکە ئێوە ئەچن بە وڵاتێکی تر دوای پشوێکتان هەیە لە دوای دەوامتان حەزەکەم چن بە وڵاتێکی تر و سەردانی ئەو وڵاتە بکەن یەکەم شت چییە کە جەختی لەسەرەکەنەوە بۆی ئەو وڵاتە هەڵبژێرن بۆ سەفەرکردن ژینگەکەیەتی بۆچی لەبەرەوەی ئێستا ئێمە باسی ژینگاکەین نەخێر بۆچی شیمال خۆشە چونکە ئەوسایەکی جوان و کەشەوەیەکی پاکی هەیە و سەردانکەران و گەشتیارانیشی زۆرە بێت کەواتە گرنگترین لە وڵاتێکە پێویستە ژینگەکەی هەڵبژێری جا سەرمایه‌داران بزنسکاران هەر کاتێک لە تاکێک لە ئەو وڵاتە پێویستە گرنگی بە بۆ چواردەوەری کە ئیشی تیاکات بۆ نمونە کەسێکە دەسەڵاتی زۆرە لە بوارەکەی خۆیدا یەکی لەو بابەتی کە بیرم کەوتەوانە ئەویش گرین ڕووفەکانە ئێمە لە وڵاتی خۆشمانە و لە هەموو وڵاتانی تریشە باڵەخانی بەرزبەرزە بینین و ئەو مەوادی کە بۆ بیناسازی بەکارەهێنرێ بەداخەوە لە وەرزەکانی وەکو هاوینە گەرما هەڵەمژێت و شەوان پەرشیەکاتوانێ ئێپێکومان ئەمەش هەم بۆ هەم باڵەخانەکە هەم بۆ کەشوهەواکەش ناخۆشە چارەسەری ئەمە چییە گرین ڕووفە واتا چی بە باری ستونیدا سەوزایەکی باش بۆ چەند پۆینتێکی هەیە بۆ ڕووەکانی کە چواروەرزە سەوزە وەکو بۆ نمونە سنەوبەری قەزم یاخود ئەگە ناوەکەی بەخەڵەت نەڵێم لالو عەباسی پێڵن کە بە دیوارە هەڵەچندرێ ئەمە واکە چی وا ئەکات کە ڕاستەخۆ ئەو خۆرە ئەو تیشکی خۆرە نەیە لەو مەوادە لەو باڵەخانەیە و هەم باڵەخانەکە فێنکە کاتوانێ وا کەش و هەواکەش فێنکتر و باشتر بێ ئەمێکێکە لە چارەسەرەکان و بۆ بابەتی بزنسێکە جەنابتان فەرمووتان کە تاکێک ئەتوانێت گۆڕانکاری بکات لە خۆیان بێگومان هەر تاکێکمان لە ناخی خۆمانە ئەگەر نەمامێک لە دڵ و دەرونی خۆمانە نەچێنین کە ئەویش نەمامی ژینگە دۆستیان ناتوانین کار بکەینە سەر چواردەورەکەمان ئێستا بۆ نمونە من لە وەک کوردە لە قسەی زلزلەکەین و باسی ژینگە ئەکەین بەڵام ئەگەر لە چواردەورەکی خۆمان لە زانکۆکی خۆمە هۆشیاری بڵاو نەکەم و وای هیچم نەکرد بێ من بەس قسە بوو کردارم نەکرد کاتم نەبێ بۆ نمونە تەنانەت دوو هاوڕێی خۆشم بێ هۆشیارکەمەوە لە ژینگەکەم بیکەم بە ژینگە دۆست ئەمە تۆ چه کوچکاریەکە لە دڵی ئەو کەسان و هاوڕەکان و چواردەوری خۆتا کردووە تاک بە تاک بەرەبەرە ئەڕات و ژینگەکی دنیاخانیانە ئێستا بۆ ئێمە موسڵمان لە هەر کەسێکی تر زیاتر گرنگە کە پابندین بۆ پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ دەفەرمێ گەر دنیا کۆتایی هاو نەمامێکە بەدەستەوە بوو نەمامەکە بچێنە یعنی هەر خۆی بابەتێکی ژینگە دۆستی زۆر گرنگە کە ئێمە موسڵمان دوو جار یعنی ئەرکمانە کە ئەم بابەتانە جێبەجێ یعنی کاتێککە تۆ بیر لەواکەی توانێ مسلمانی پێویستە ژینگێکی باشە هەبێت و وەکو جەنابیشتان فەرمووتان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی نەمامێکە بەدەستەوە بیچێنە ئەمە واز لە بابەتی دیانەتەکە بێنین کە هەر مسلمانە پێویستە ئەگەر دڵسۆزیێکیشی نەبێ بۆ ژینگەکەی با دڵسۆزیێکی هەبێ بۆ دینەکەی هەر دانێکیان هەڵبژێرە هیچ نەبێوانە بۆی بتوانێت ژینگەیەکی باشی هەبێت زۆر خۆتی لاکماکە لە ماڵەکەی خۆتۆ دەست پێ بکە هەر ئەمڕۆ درەنگ نییە لەم دەقەیە ئینجانەی بێنەوە ئاوی بە بزانە چەند جوانە بێ بزانە ڕیزە ئینجانە دانێ سەوزایەکی چەند باشە بێ ئۆکسجینێکی چەند باشە بە سیحەتیشە چەند باشە بە لەگەڵیان باشە خات و دنیا و کۆتا پرسیار و چکە کاتەکەشمان بەر کۆتا ڕات و بابەتەکەش زۆر هەڵەگرێت بگومان لە ڕووی جیهان لە سەرانسەری جیهاندا گرنگێکی زۆر بە بواری ژینگەی دەدرێت ئەوە پێشهاتە نوێیەکان لە جیهاندا سەبارەت بە پاراستنی ژینگە بە سەبارەت بە ڕیسایکلین چ داهێنانێکی تازە هەیە خود چ بەرە پێشچوونێکی نوێ هەیە بەڵێ پرسیارێکی زۆر جوان بوو لە سایتی ساینس لە ئێستا لە ئەفریقا بە خۆشحاڵیەوە کلمێکی تازە دۆزراوەتەوانێ بە ناوەکەی بەخەڵەت ناڵم زۆر لەسەر خەیاڵی نیم کە پلاستیک ئەخوات ئەمە بۆ زانایان زۆر هەواڵێکی باشە و بۆ ژینگە دۆستانیش ئەگەر کارکی ڕیساکلین لە وڵاتێکانە بێ و وڵاتێکی ئێمە کە زۆر گرنگی پێنەترێ هیوادارم پەرە بکرێ بە ئەو ئاژەڵە کە ڕێژێکی باش لە شوێنێکی شێدارە ئێوێ بژی و بەردەوام حەزی لە خواردنە و بە تایبەتی پلاستیک ئەمە هەوڵێکی زۆر باشە ئیشەڵا پەرەی پێ ئەدرێت و لە جیهانە ئەمە بۆ بە باس و خواست و ئیشەڵا ببێ بە بابەتێک کە لە هەرێمی کوردستانیشە هاوردی ئێرە بکرێت و بتوانین ئەو ماوەدە پلاسیکانە هەر هیچ نەبێت تانجۆڕی پێ پاکەینەوە ئمە هیچمان ناوێت دەست خۆش بە خات و دنیا ئاریان چالاکانی ژینگەی سپاس بۆ زانیاریەکانت